خۆشەویستانم ئەو کاتتان شاد. میدیا یەکێکە لە مەسەلە هەرێک گرنگەکان لە ناو هەر کۆمەلگایەکدا بۆ دەستنیشانکردنی ڕەوشی ئەو کۆمەلگایە. میدیا دەتوانێت ئاڕاستەکان دیارکە لە ناو کۆمەلگادا. بۆیە لێرەدا پرسیار لە لای من ئەوەیە ئایا میدیای کوردی چەند دێتوانیوێتی ببێتە دەسەڵاتی چوارەم لە هەرێمی کوردستانی عێراقدا. بۆ وەڵامی ئەم پرسیارە لەم گفتوگۆ تایبەتەدا میوانداری نیاز عەبدوڵڵا ڕێکخەری سنتەری میترۆ لە شاری هەولێر و ڕۆژنامەوان دەکەین. نیازخان زۆر سپاسی ئامادەبوونتەکە. زۆر سپاس بۆ ئێوە. زۆر دەمێکە تۆ لەگەڵ میدیادا خەریکی. زۆر دەمێکە سەرقاڵی کاری میدیایی تو چاودێریشی بەسەر کاری میدیایی لە هەرێمی کوردستانی عێراقەوە. ئەم میدیایە چەند دەتوانیوێتی ببێتە دەسەڵاتی چوارەم. جارێ ئێمە ئەبێت ئەوە بڵین کە هیچ سیستەمێکی دیموکراسی لە جیهان بەبێ میدیایەکی ئازاد نایەتە دی و هیچ میدیایەکی ئازادیش بەبێ دەسەبەرکردنی زانیاری نابێت بە میدیایەکی ئازاد. ئەوەی لە هەرێمی کوردستاندا هەیە میدیایەکی پۆلینکراومان هەیە لەسەر چەند ئاستێکدا، بەڵام لە کۆی گشتی ئاستەکاندا دەکرێت بڵێن میدیا توانیوێتی خاوەن کاریگەری خۆی بێت. جا ئەم کاریگەریانە چ ئەرێنی بوو بێتن چ نەرێنی بوو بێتن. ئەرێنی بوو بێتن لەوەی کە توانی بێتیان هۆشیاری و بەرچاوڕوونیەکی زۆر لە ڕووی سیستەمی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستان بە هاوڵاتیان بدەن، چ لە ئاستی ئابووری و دۆسی شەفافیت و کۆمەڵێک پرسی تر. بەڵام ئەوەی پەیوەندی بە دۆسێ نەرێنیەکانەوە هەیە ئەوەیە کە ئێستا بووە بە دۆسیەکی جیهانی، ئەویش پەیوەندی بە مەسلەی توندوتیژی وەروەها ئاسینا پیشەمەندبوونی خستنە ڕووی دۆسیەکانەوە هەیە. کە جنابەت ئاماژە بۆەوە دەکەی دەڵێی توانیوێتی کاریگەریەکی پۆزەتیفانەی هەبێ. کاریگەری پۆزەتیفانە ئەکرێوا لی تێبگەم کە پێم بڵێ بۆ نمونە لەم ساڵدا چەند هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستانی عێراقدا هەیە. میدیا کاریگەری دەبێ بەسەر دەنگدەری کوردەوە لەو هەڵبژاردنانەدا. جارێ ئەرکی سەرەکی میدیا لەوە دەرچوو بە تەنیا میدیا ڕاستیەکان بگەێنێ، بەڵام لە دەرەنجامدا دەبێ میدیا ڕاستیەکان وەکو خۆی بگەێنێت و بە شێوەیەکی بابەتیانە ئەم ڕاستیانە بگەێنێ و هەر هاوڵاتیەک لە چوەک خوێنەر چوەک بینەر چوەک گر بەلایەوە گرنگە ڕاستیەکانی پێ بگات لەو تا ئەو ئاستەی کە بتوانێت متمانە بۆ کەناڵە ڕاگەیان نەبکات. ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە یەکێک لەو کێشە زۆر سەرەکیانی کە هەیە لە ئاستی پۆلینکردنەکاندا کە باسم کرد، پۆلینکردنی ئەم دەستگا ڕاگەیاندانە بەسەر میدیای حکومی وهروەها حزبی کە لە حزبێکەشدا میدیای دەسەڵات و ئۆپۆزیسیۆنە گرێتەوە هاوکات میدیای ئەهلی کە ئێستا لە شانی ئەوەشدا میدیای سێبەر پەیدا بووە. هەر یەکێک لەمانە لە ڕوانگی خۆیانەوە ڕاستیەکان دەبینن و پێی بەرژەوەندەکان هەندێک جار ڕاستیەکان دەخەنە ڕوو. بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستاندا بە دروستی کاریگەری هەبووە و کاریگەری ئەرێنی هەبوو میدیای ئەهلی و میدیای سەر بەخۆیە و ئەرکی میدیا زۆر گرنگە لە چاودێریکردنی پرۆسی حکومڕانی و بەڕێوەبردننی وڵاتدا، چونکە خۆمان دەزانین یەکێک لە پرینسیپە زۆر سەرەکیەکانی بوونی دیموکراسیت لە هەر وڵاتێکدا هاوشانی ئەوە مەسلەی چاودێریکردنە. بۆیە میدیا ڕۆڵێکی زۆر گرنگ دەبینێت، بەڵام مانای ئەوە نییە لە خستنە ڕووی زانیاریەکان و ئاستی پیشەمەند بوون و ئاستی ئیتیکی ڕۆژنامەوانی میدیای کوردی کەم و کورتی نەبوو بێت. بەڵێ زۆرێک لە ڕۆژنامەوانان ئاماژە بەوە دەکەن میدیای سێبەر ینی بۆتە دیاردەیەکی مەترسی بەخش بۆ سەر تەواوی میدیا لە هەرێمی کوردستانی عێراقدا. ئەمە بێ لەوەی کە باز لە میدیای حزبیش دەکەن جاهی دەسەڵات بێ یا هی ئۆپۆزیسیۆن بێ. میدیای سێبەر چەند ترسناکە؟ من بەرەوەی وەڵامی ئەو بدەمەوە کە میدیای سێبەر چەندە ترسناکە دەبێ ئەوە بپرسین کە ئایا میدیای ئێمە لە هەرێمی کوردستان ئایا میدیایەکە کە بتوانانی خۆشیان بێ تا ناچار نەبێ پەنا بۆ کۆمەڵێک لایەن بەرێت کە دواتر ئایدۆلۆژیا و بیرروبۆچوونی ئەم لایەنانە کاریگەریان بەسەر ناوەڕۆکی ئەو دەستگا ڕاگەیاندنە و پەخشەکەی یاخود بەرهەمەکەی نەبێت. دیارە ئەوەی لە هەرێمی کوردستاندا هەیە. من بە شخصی خۆم هاوشان پشتیوانی میدیای ئەهلی دەکەم بە پێچەوانی ئەوەی کە من لەگەڵ میدیای حزبی وەروەها حکومیش نیم، بۆ مانایی کە پێم وایە میدیای سێبەر هەندێک جار دەتوانێت بە ناوی خستنەڕووی ڕاستی وەروەها بە ناوی بێلایەنیەوە کۆمەڵێک دۆسێ بێنێتە ئاراوە کە هەندێک جار پڕۆپاگەندەی لەگەڵ بێت لەو پێناوەی کە دۆسیەکی نوێ دروستکات و دۆسیەکی کۆن لابەرێت. چەند جارێک لەم گفتوگوۆیە تا ئێستا باز لە میدیایەک دەکەی کە پێی دەڵێ میدیای حکوومەتی خۆت وەکو ڕۆژنامەوانێک هەم وەکو خوێنەرێکیش وە بینەرێک یا بیستەرێکیش
بڕوات بەوە هەیە کە حکوومەت یا دەسەڵات لە هەرێمی کوردستانی عراقدا میدیایکی تایبەت بەخۆی هەبێت. دەسەڵات مەبەستم لە دوو حیزب فەرمان ڕەواکە نیە، دەسەڵات وەکو دامەزراوە حکوومیەکان. من دەبێ بپرسم ئایا ڤۆیس ئەمریکا بۆچی ئاراستەی پەخشەکەی تەنیا بۆ دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە هەموو ئوزمانە جیهانیانێکە هەن؟ ئەمانجی حکوومەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چییە لەوەی کە دەعمی موسسەیەکی وەکو ڤۆیس ئەمریکا دەکات و لە هەمان کاتە پەخشەکەی بۆ ئاراستەی دەرەوەی جیهانە؟ کاتە من لێرەدا دەبێ بڵێ من بە شخصی خۆم پشتیوانی ئەوە نیم کە حکوومەت بە شخصی خۆی موسسەیەکی تایبەتی میدیایی هەبێت تایدا زمان حاڵی خۆی بێت، چونکە لە هەموو حکوومەتی شمولەکانە ئێمە نمونەی میدیای لەو جۆرەمان زۆر بینیوە. من پێم وایە حکوومەت دەبێت پشتیوانی دەستگا ڕاگەیاندنەکان بکات، ئەوانەیە کە دەستگا ڕاگەیاندنی تەواو پرۆفێشناڵن یاخود لە ئاستێکدا توانیویانە ئاستی نمونەی خۆیان ڕابگرنەوە لە جیهاندا نمونەی هاوشێوەمان زۆرە، دەبێت پشتیوانی حکوومەت لە ڕووی داراییەوە بۆ جۆرە بێت. بەڵام بۆ ئاراستەیە تر من لەگەڵ ئەوە نیم کەناڵی ڕاگەیاندنی لەو جۆرە هەبێ هەروەکەوەی کە چۆن لەگەڵ ئەوە نیم کە حیزبەکان کەناڵی ڕاگەیاندنی تایبەتی خۆیان هەبێت. هەرچەندە یاسای پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستان لە مادەی 13دا ڕێگەی بە پارت و لایەنە سیاسیەکان داوە کە کەناڵی ڕاگەیاندنی تایبەت بە خۆیان هەبێ و پێم وایە لەو ڕوانگەیەشەوەیە کە حیزبە سیاسیەکان دەزواڵاییەکی زۆریان داوە بەوەی کە کەناڵە ڕاگەیاندنە تایبەتە حیزبیەکانی خۆیان ببن بە خاوەن سەرمایەیەکی زۆر و لە بەرامبەر ئەوەشدا میدیا ئەهلەکان کە نەیانتوانیەوە سەرمایە گوزاری تەواو بکەن لە ڕێگەی فرۆشی بەرهەمەکانیانەوە لە ئاستێکی بازنە بچووکتردا بێنەوە بێگومان ئەوە لە ڕووی دارایەوە کە بە پێچوانەوە لە ڕووی خوێندنەرەوە زۆر زۆر گەورەتر و بەرفراوانترن لەوانەی کە میدیای حزبین. و من ئەوەی پەیوەندی بە مەترسی میدیای سێبەرەوە هەیە زۆر بە کورتی وەڵامی بدەمەوە ئەوەیە کە ئاستی چاواشەکاری بەرهەم دەهێنێ و پێم وایە چاواشەکاریش هیچ کاتێک ئامانجێک نەبووە لە ئامانجەکانی می. لە وەڵامی ئەم پرسیارەی پێشووە وەکوەوە لە تێبگەم کە پێم بڵێ دابشکردنی بودجە بۆ میدیاکان یاخود دابینکردنی دارایی بۆ میدیاکان بە شێوەیەکی ڕەوا و دادپەروەرانە نییە لە هەرێمی کوردستانی عراقدا. جارێ ئەوەی کە ئەزمموی هەرێمی کوردستانە لە پشتیوانیکردنی دارایی دەستگا ڕاگەیاندنە کوردیەکان بۆمان دەردەکەوێت کە هەر لە ماوەیەکی کووردا ژمارەیەک ڕۆژنامە گۆڤار دێنە بەرهەم، دواتر لەگەڵ پرۆسەیەکی سیاسی دەڕۆن و دواتر لەگەڵ پرۆسەیەکی سیاسی نوێتر کۆتاییان پێدە و شەڕێکی سیاسی دەکەن. دیارە نادات پەروەری دروست هەیە و من ڕێزی زۆر زۆرم هەیە و چەندین جاری تریش لە چەندین گفتوگۆی ترا ئەوە متووە بەشێک لەو خاوەن ئەمتیازانەی کە ناوەکانی خۆیان لەسەر گۆڤار و ڕۆژنامە کوردیەکان نووسیوە دڵنیام ئەگەر بێت و خۆیان خاوەن ئەمتیاز بن بۆ شێوە ئاستنزمە لە ڕووی ڕۆژنامەوانیەوە گۆڤارەکەیان دەرناچێت. خاڵی دووەم ئەوەیە کە ئەگەر هاتوو ئەوەی کە سەرچاوە داراییە شاراوەکەیە پارە نەدات بە خاوەن ئەمتیازەکە من دڵنیام تا ئێوارە پارەی تەکسێکی نییە پێ بگەڕێتەوە ماڵەوە. کەواتە بوونی ئەو گەندەڵەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە و پێ ئەوەی کە راپۆرتی شەفافێتی نێودوڵەتی لە چەندین ئاسدا پشتڕاستی کردوتەوە ڕۆچۆتە نێو سەرچاوە داراییەکانی میدیای کوردیەوە بۆیە دەبینین دەستگای ڕاگەیاندنی کوردی هەیە تەنیا لە قۆناغدا 30 تا 35 میلیۆن دلار وەردەگرێت، بەڵام کەناڵی ڕاگەیاندنی تر هەیە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاریەکی ئەوتۆی ناکات کە لە کاتێکدا میدیای معتەبەرن وەروەها جێمەتمانەی خەڵکن. کەواتە مەترسێکە لێرەدا دروست دەبێت کە ئەوانە لە دەسەڵاتدار و حکومڕانی هەرێمی کوردستانن پێگەکەی خۆیان وەروەها ئاستی توانای بەکارخستنی دارایی خۆیان لەگەڵ میدیایەکدا بەکار بخەن کە لەگەڵ ئاست و بەرژەوەندی ئەواندا بگونجێ بۆیە پێویستە حکومڕانان لە هەرێمی کوردستاندا بێلایەنانە مامەڵە لەگەڵ دەستگاکاندا بکەن و کێشەکەش تەنیا لە ڕووی مەسەلەی داراییەوە نییە، بەشێکی زۆری پەیوەندی بە مەسەلەی زانیاریەکانەوە هەیە. بۆ نمونە بەشێک لە دەستگا ڕاگەیاندنەکان وەکوی ببێتن بە سەرچاوی بڵاوکەرەوەی زانیاریەکانی نێو ئاسایشی گشتی یاخود ئاسایشی هەولێر یاخود بووبێتن بە زمان حاڵی یەکێک لە حیزبە سیاسیەکان، بەڵام لە دەرەنجامدا حکوومەتی هەرێم پشتیوانیان دەکات یاخود ئەوەی کە لە کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکاندا ئەوان پشکی یەکەمی زانیاریەکانیان دەردەکەوێت. ئەگەر یارمەتی مەی لێرەدا سندیکای ڕۆژنامەوانانی هەرێمی کوردستانی عراق چ جۆرە ڕۆڵێکی هەیە؟ دیارە ئێمە چ لە ڕابردوو چ لە ئێستادا چەندین سەرنجی ڕخنە ئامێزمان ئاراسی سندیکا کردووە چ ڕوبەڕوو چەوەی کە هەمیشە لە کەناڵە ڕاگەیاندنەکانەوە باسی دەکەین. دیارە بەشێک لەوەی کە
بەرهەمی کۆی ڕۆژنامەوانی کوردیە بە تایبەت لە قۆناغە نەرێنیەکەی پەیوەندی بە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستانەوە هەیە بە تایبەت لەو خاڵێکە حکوومەتی هەرێمی کوردستان حیسابێک بۆ ڕۆژنامە نووسان نەکات و حیسابێک بۆ دەنگی ڕۆژنامە نووسان نەکات لەو ڕانگەی کە پێشلکاریان لە بەرامبەر دەکرێت بێگومان ئەگەر سندیکای ڕۆژنامە نووسان و ڕای دەستخۆشین بۆیان کە چەندین ساڵە راپۆرتەکانیان بە شێوەی ساڵانەوە وە هەمانگانە بڵاو دەکەنەوە ئەگەر بیان توانێت بەڕاستی لە شوێنی دروستدا فشارەکانیان دروست بکردایە و هەروەها وەکو بەری کوردستانی سندیکای ڕۆژنامە نووسانیان پێک نەهێنایە و بیان توانایە کارتی فشار بن بە شێوەیەکی مەدەنیانە بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان دڵنیاتەکەمەوە بارودۆخی ڕۆژنامە نووسان لە هەرێمی کوردستان بەم ئاستەی ئێسانە دەبوو و هەروەها ئەو راپۆرتانێکی ئێمەژە کو سنتەری میترۆ لەم قۆناغە دەرمان دەکرد بەڕاستی کاریگەریەکی زۆرتریان دەبوو بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەو ڕوانگەی کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان هەسیان بە بەرپرسیارەتی دەکرد پەیوەندی ئێوە وەکو سنتەری میترۆ لەگەڵ سندیکای ڕۆژنامە نووسانە چۆنە؟ دیارە ئەوان سندیکان و لە ڕووی یاسایەوە هەرێکێک لە بوارەکان پێویستە سندیکایەکی دیاریکراوی هەبێت ئێمە ڕێکخراوین و لە ڕابردووشدا وتومانە هەرێکێک هەر لایەنێک پشتیوانی لە دۆسیی ڕۆژنامە نووسان و مافەکانیان بکاتەوە ئێمە پشتیوانیانین بەڵام لە ئاسی پەیوەندیەکان لەگەڵ سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان بە دڵنیایە ئێمە پەیوەندیەکی باشمان هەیە بەڵام ئەم پەیوەندیە باشە لەو ئاستەیەکی ئێمە بتوانین ڕخنەکانمان ئاراستی یەکتر بکەین زۆر بەڕەوانی و زۆر بەڕوونی بە تایبەت ئێمە ئاراستی ئەوام بکەین بە تایبەت لەو خاڵانەی کە پێمان وا بووە ئاستی حیزبایەتی زیاتر زاڵ بۆ بەسەر ئەوەی کە سندیکا نەیتوانیوە بێلایانی خۆی بپارێزی یاخود سندیکای ڕۆژنامە نووسان دەبوو لە زۆر شوێندا داکۆکی کارێکی ڕاستەقینەتر بووە لە ڕۆژنامە نووسان و بیتوانایە زۆر ماف و امتیاز کە لەژێر دەستی ئەوە بیکردا و سەرەکی ترین خاڵ کە سندیکای ڕۆژنامە نووسان قۆرخی کردووە لە یاسای سندیکای ڕۆژنامە نووسان لە مادەیەک لە خاڵی ئەلفدا وا ڕۆژنامە نووسان دەناسێنێت کە ڕۆژنامە نووس ئەو کەسەیە کە ئەندامی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستانەوە وەروەها کاری ڕۆژنامە نووسی دەکات کەواتە قۆرخکردنی پیشەی ڕۆژنامە نووسی لە چوارچێوەی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستاندا پێم وایە ئەمە یەکەمین غەدری زۆر زۆر گەورەیە کە خودی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان لە ڕۆژنامە نووسانی کوردی کردووە هەر ئەم پێناساندنە دەبێت لە ئایندەدا هەموار بکرێتەوە تەواوی ئەو بڕگەیە بۆ شێوەیە لا ببرێت چونکە لە جیهاندا پێناساندنی ڕۆژنامە نووسان جیاوازە وەروەها سەدان ڕۆژنامە نووسمان هەیە لە هەرێمی کوردستان خەڵکی پرۆفیشناڵن و بە هیچ شێوەیەکیش سەر ئەندامی سندیکای ڕۆژنامە نووسانی نیازخان کاتی بەرنامەکە هەر ئەوەندە مەودامەدا ئەمەیان دەکەمە دوا پرسیارم لەگەڵ جەنابتانە زۆر جار ئەومان بەرگوێ دەکەوێت کە ڕۆژنامەوانان گلەیی دەکەن دەڵێن نامەی هەڕەشە ئامێزمان بۆ هاتووە یاخود قسەی ناشرینیان پێگوتراوە یاخود بە جۆرێ لە جۆرەکان مافە سیڤیلیەکانیان پێشێل کراوە مەرجە هەموو ڕۆژنامەوانان لەو جۆرە ڕاگەیانانەدا ڕاست بن دروست بن ئێمە بۆ خۆمان وەکو سنتەری میترۆ کاتێککە دۆسیەکان وەردەگرین بە دڵنیایەوە لێ کۆڵینەوەی لێ دەکەین و شاید حاڵەکان وەردەگرین و دەقی نامەکان وەردەگرین چ بە دەنگ چ بە نووسراو بدڵنیای ئێمە لێ کۆڵینەوەی خۆمان دەکەین کە دڵنیا دەبینەوە ئێمە ئەو کات دۆسیەکان بڵاو دەکەینەوە تۆماری دەکەین و من دەبێت بە ڕاشکاوی ئەوەش بڵێم هەندێک جار حاڵەتی وامان هاتۆتە پێش دوای ئەوەی کە لێ کۆڵینەوەمان بۆ کوردەبوومان دەرکەوتووە ڕاستیەکان بۆ شێوەیەنین بۆیە ئێمە تۆمارمان نەکردووە بەڵام ئێمە خاڵانە زەق ناکەینە چونکە بە ڕێژەیەکی ئێجگار کە من کە هەندێک جار شایانی ئەوە نین هەر باسی بکەین بەڵام ئەگەر لە هەر حاڵەتێکدا دۆسیەکی لەو جۆرە هەبێت ئەو بە تایبەت ئەوەی کە لە ڕابردوودا هەبوو و کاتە پێویست بوو لایەنی داواکاری گشتی یاخود لایەنەکانی تر لەسەر ئەو دۆسیانە بێنە دەنگەوە من پێم وایە بەڵێ بە ئەو هەڕەشانە ڕاستیان تێدایەوە هەڕەشەکان لەسەر ڕۆژنامە نووسان گەشتونەتە ئاستێکی مەترسیدار ئەوە تا ئێمە سێش ڕۆژنامە نووسی شەهیدمان هەیە دوو ڕۆژنامە نووسی بێسەر و شوێنمان هەیە کە مۆلود ئاڤەند و محەممەد سیاسین هاوکات لە یادمان نەچێت دوو ڕۆژنامە نووسی تری قوربانی سەردەمی شەڕی ناوخۆمان هەیە کە فەرهاد و کەریمن کە بەشێکیان گۆڕ بزر و شوێن بزرن جگەلەوەی کە ئێمە ئەگەر کۆی ئەو پێشلکاری و هەڕەشانە هەژمار بکەین تا ئێستا لە سەروی هەزاران پێشلکاری دەبن کاتە لە دەرەنجامدا ئەو دۆخی کە لە هەرێمی کوردستاندا هەیە پێمان دەڵێ کە مەترسی بۆ سەر ئازادیەکان هەیە مەترسی بۆ سەر ڕۆژنامە نووسان هەیە و لە دەرەنجامیشدا دەبێ بڵێن تەنیا میدیای ئازاد تەنیا گواستنەوەی ڕاستیەکانە دەتوانێت گۆڕانی کۆمەڵایەتی لە نێو کۆمەلگا دروست بکات. ڕۆژنامەوان نیاز عەبدوڵڵا ڕێخەری سنتەری میترۆ لە هەولێر سوپاسی ئامادەبوونت دەکەم بۆ ستودیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا. زۆر سپاس بۆ ئێوە.